تاجەبوونی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان بافەرموون. ڕەنگە نتوانی ئاوا مەراسیمێکی ئاوا خۆمان هەمومان بچین بەشدار بین، مەڵبەندی خانەقین خۆیان بە واجبی خۆیان هەڵەستن، یادی کاکە حسەین مەنسوور و هەموو ئەو شەیدانی کە کراو نەتەوانیان. بێجگە لەوان هەر فەرماندەکانمان هەموو فەرماندەی لیواکانمان ڕەنگە بزانن کاکە کەمال حاجی شەید بوو، حەمەد چاڵ جوان، سەڵاتین مانی، کاکە شێرکۆشکە و خۆی یەکێ بوو لەو شەیدانە لەو فەرماندانە بوون. ئێمە هەمومان شانەزیان پێواکەین، ڕێگەی پیرۆزیان بەرنادەی. ئێمە ڕاستە ئێستا لە بەعزی شوێن کە شاوینەتەوە، بەڵام بۆ مێژوو بۆ تەریق ئەوە خاشی کوردستانە و بە گیانی خۆمان ئەو خاکەمان ڕزگار کردووە و بەردەوامی ژەبین لەسەر ڕێبازی پیرۆزی کاکە شێرکۆ و هەباڵەکانی و خوشک و برایانی بەڕێز پێشمەرگە قارەمانەکان هەموو بەشدار بووانە ئەوانی ئێمە خۆتان شاهیدیەدەن کە ڕۆژێک داعش هات شان بەشانی پێشمەرگەکان هەموو لە حلێوە و زەرگە و غەڕە و نازانم چۆ اینجا بۆ لای خانەقین هەموو پێشمەرگانە گیانی خۆیان بەکردن دەیان فەرماندەی ئامر، فەرماندەی فەوز و فەرماندەی